دەیکەی دەتوانی متمانە پێ بکەی تۆ لە بنچینەدا ڕاپۆرتت دا تێکەڵی کاری من مە بە ئەزەل شتی تەسنۆکانە مەکە عەلی ئەوە تۆ لەگەڵ چی قسە دەکەی ئەگەر چی وا پێ دەچێت دەتەوێت شتێک بکەی بەڵام کە هاتی سەرکردنەکەی هیچ دەزارێکی تۆ خۆت پڕەدات پێش سەنگەرەکە با بزانین دانیشە کوڕە بۆ کوێ دەچی دانیشە بادە یێز گەورم بەیەکەوە لێرە بچینە دەرەوە بچی بێناو شەقامانە بکەوین لە ڕاستیدا دوای 2 ڕۆژی تر پێداویستی تاوا دەبێن جالیستەکەت پێ دەدەم واز دەویستە بێنە دەڵێم هەموو شەبەیەکە پیاسە بکەین ئەوە ئیسعاز دەکا نەخێر سەرۆکمە دەڵێن عەشق جوانترین لایەنی هەستی مرۆڤ دەردەخات خەریکە شدم لە مەراقی تۆ تکای لێرەمە چوە دەرێ بیری کەنعانم کردبوو نازانم لە نێوانەکە نییە چی بووە ئیشان؟ درۆت لەگەڵم کرد بەهار ئەزەل کوشتی؟ من ئاوالێکم دایەوە ڕامیس و پێیان نیشانداوی کاتێ بەهاریان کوشتۆ سێرت کردووە کێوتی کەنان وتی تاوانی ئەزەل ئایشان ئەو ژیانی ئەمەی ڕاکێشایە ئێرە ئەزەریش بەڕادەی کەنعان تاوانی هەیە ئەی تۆ تاوانی من ئاشکرایە تاوانی من شێتانە خۆشویستنی تۆیە ئەی ئەو کوڕانەی خۆشتان دەوێم من وا بیرم کردەوە تاوانم هەیە تاوانی من ڕاکێشانی خۆمە بۆ خراپەکاری منێکی وەک ئاگری دۆزەق چۆن لە دەورم کۆ دەبنەوە ئەرە تۆ هەموو شەوان ئەوە بۆ کوێ دەچی؟ پرسیارە سەرەکیەکەی ناو مێشکت بکە بۆ کوێ نا دەچمە لای کێ ئەفسانەکان درۆ دەکەن عاشق ناتوانێت دڵی ئاڵتوونی دێوەزمەکان دەربێنێت پیاوی عاشق دەبێتە کەسێکی فەرامۆشکار تەنانەت بۆ ماوەیەکیش خۆیشی لەبیر دەکات ئەوە شەقاممان بڕی منیش پەیمانەکەم بە جێگەیاند وامزانی تۆ وامزانی شتێکم پێ دەڵێ لە ڕاستیدا پرسیارێکت لێ دەکەم ها بەڵام پێشەوە باش شتێک پێ بدەم مادام گەیشتین فەرموو پێم بدە هاوەکو پێم گوتی شوێنی دانیشتنم دوورە لە بەشی ناو خۆم ئەرێ ئەوانە زۆر بچووک نیوان لێرە وەستاون منیش جارێ گەنجم مەی کەمەڕاق خۆ ئەوان سەرۆکیان نییە
نا گیانە بۆ مەرەخ بکەم. ئەوان ماڵیان نییە، وەک تۆ ئۆتۆمبیلیان نییە، یانەیان نییە. سەیری مناڵە گوڵ دەداتە کچە؟ ئێچی بکەن جارێ منداڵن قوتابین. چاوەڕێم دوای دەدەمێ. ئەرێ منت خستە دڵە ڕاوکیەوە ئاخۆ دەبێ زەلێکی گەورە و گران چیم پێ بدە. لە دوای دەدەمێ من دەڕۆم شۆشات. بۆستە بۆ کوێ سیرکە؟ ئەوە تا چاوم داخستۆ چاوەڕێم زۆر عیبیشە کچێک لە چاوەڕوانی دابێڵیتەوە. کاتێنان خواردن لەیانەدا بینیم. تۆ حەزی دەکەی بۆیە منیش ببوورە من دەڕۆم. ئەزەل بەڵێ هەر پرسیارێک بکەی وەڵامەکەی بەڵێ. ئەو کاتەی کە زەنگی سەعاتەکان لێیدا ئەفسانەکان دەبنە درۆ. شازادەکان بۆ عەشقی یەکەمیان دێوەزمەکانیش بۆ ئەسلی خۆیان دەگەڕێن. دیرۆکەیەکم هەیە. سڵاو. هەموو شتە لە جێ خۆیەتی؟ لە جێیە. هاتن. چێ هات؟ تۆ واز لەمە بێنە کاتێکتان دیار نەکرد لەگەڵ تەفۆ؟ بۆ زەمات؟ وا جارە بیر دەکەینەوە. ئای کە بیر لە یەکتر دەکەنەوە. ببینە تۆفیق چۆن سەیری دەکا. عاشق؟ عاشق. ئەرێ بەسە کارەکە سوگ مەکەن. ئەوە پەیوەندی بە خۆمانەوە هەیە. ئەم شتانە کەمێ تایبەتن. ئەرێ دەرەوە ساردا؟ بادە چاکەتەکەم دەدەیتێ؟ دەچمە دەرەوە نەوەک سارد بێ. بەسەر چاو. فەرموو. سپاس. ئێستا با بچینەوە سەرباسەکەی خۆمە. جەنگیز بە تەواوەتی چی بە تۆوت؟ وتی یەکەم جار تۆقە دەکەین. ئەگەر خاڵۆ دوایەوە هەموو شتە تۆقە لەگەڵ یوسف ئەیر بکە ئەیر تێدەگا خاڵۆ کارەکەی داخستووە. دوایی تو ئەچێ نێوانەکەوە. عەقلی سبەیر وەردەگرم. ئێوە ڕێکەوتین باچین چاوێک بە مەخزەنەکاندا بخشێنین ها؟ یوسف بۆ خۆی وایە بە گومانە دەبێ وای لە بکەین گومانی نەمێنێ. تۆ ڕێبەری لەو کارەدا؟ سیر کە ئەگەر نەخستانێک شتێک هەیە بیڵێ.
دوای ئەوە کارەکە لەسەر تەفەوە جەنگیز دەمێنێت. جەنگیز گەرنتی پێدا وتی هەر لەو کاتێ ئێوە دەچن بۆ کۆگەکە من پیاوەکانی یوسف ئەیر دەخافڵێنم هەر چێرەکان لەو نیم ساعەتەدا بیکە. لە دوای من وەرن. باشە. باڵێ کاک یوسف باشە پێیان دەڵێم یوسف دەڵێ لە ڕوسیان بمێنەوە ئاگاداری ڕامیز بن. حەزەکە دەیاندەمی خۆت قسەیان لەگەڵ بکە؟ باش. پیلانی ئەو ئەوەیە ئەگەر کارەکە ئاوا بڕوە ئەوی تر لەسەر تۆیەتە خۆ. لەو کاتدا ڕێگایەکە چۆن دەکەن؟ کارەکەەوە بڕوا مامی سوفی بەسەر دێ هێزی کاڵتان بەکاربێن. سەیریا چاوەکانم بکە جوان سەیرم کوڕا بزانە چێ دەتکوژێ. دوای ئەوە تۆ تەسلیمی جەنگیز دەکەیت. ئەو ئاوا بیر دەکاتەوە. دوا قسەم بۆ یوسف دەبێت ئەویش لە ڕێگا پێتانی دەڵێ لە دوا هەناسەکانیدا لە بنی گوێیدا دیڵێن باشە؟ بە چاوان پێی دەڵێن خاڵۆ هەرەوەندا ئەوانەی ناو ئۆتۆمبیل باش کۆنتڕۆڵکە. ئەو بەڵگانەی تایبەتن بە ڕێکەوتنامەکانی بازرگانی چەک نمونەی هەموو چەکەکان و پیشەکەکان هەموو ئامێرە پیسەکانی یوسف ئەیر ناوە شاراوەکان و هەموو شتێکی. یەکەم ئەمبوڵانس کە دێ یەکەم گروپ کە دێ یەکەم پۆلیسیش کە دێ ئەمانە هەموویان هاوڕێکانی خۆمان ئەوانەی سەرەوە ئەوان کنترۆلیان کردووە بەڵام ئێمە بەوانەی خوارەوەوە بە عەرزیاندا دەدەین ها کرێوەڵات ئەمە شتێک بڵێم قوربانی خاچی بەرپێت بن جەنگیز کێیە؟ ئەلۆ؟ منم بەڕامستاتۆ بۆ ئێرە هەموویان کۆبوونەتەوە. دڵخۆشن؟ چۆن دیارن؟ زۆر دڵخۆش دیارن. ئەزل قسەکانی توی پێوتن هەموویان ڕازین هێشتان قسە دەکەن. ها هەروەها ئەوە بڵێ چی؟ منی تر لێتان دوو دەکەمەوە. ئەوەی وتان کردم دەست لە کار دەکێشمەوە. وا مەڵێ؟ بەڵێ. یانی ئەوە لە پرواز دێنی؟ بەڵێ 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 دەواز دێنم. ئاوە تەواو؟ ئیتر نامێ لەگەڵتان لەگەڵ تۆفیق دەبم ئیتر لەگەڵ ئەو دەبم وە سەردانی هیچ یەکێکتان ناکەم. وازم لێ بێنن. باش باشە. ئەلۆ ئەلۆ مناڵێکی سەیرە تەواو وەریان گرت هەر خەڵەتان وا دەزانن من تۆم فرۆشت. وەرەوە سەر باسەکەی خۆمان تۆ قەمان کرد. عالی هاتە دەورت زۆر مەدحی کردی تۆ ژوا دیشانەکە باوەڕت کردووە. ئەگەر زەناف دەڕێن ماهیمان نەکەی ئێمە ناتوانین لە ژێرەوە بارە هەڵسینەوە. دەی با بچین؟ بە ژێرەی پلانەکە لەوێ ئەوان دەکوژین.
چۆنە؟ نۆ هێشتا شتێ ماوە. ئەی تۆ لەو کاتەدا چی دەکەی؟ کاری خۆ. خراپ نییە، هیچ خراپ نییە. ئافەرین جەنگیز، یاریەکی باشت بەو پیاوەکرد کە دەیویست من دوور بخاتەوە. زۆر سپاس ئاغام. لەم کاتانەدا تکایەکم لە تۆ دەبێ تەمووس. ئاخر زۆر نەکەوێ. نا، ئەمە کەمێک کارە، کەمێک خۆشیە. لەگەڵ کەنعانیش قسە بکەین جەنگیز. ئەم ماوەیەک دەنگ و باسی نییە. تۆ بینیوتە؟ کەنعان بەک میوانتان هاتووە. بابێ. بەخێراتی. بێنەوی دەخۆم. بێنە من بۆی دەبم. ها بیرم چوو چاکەتەکەتم لە ناو لۆکەرەکە جێهێشتۆ. سپاس. لە بەیانەوە گیانمان دەکەوێتە مەترسی ئەوانەوە. هەرچی خوا نووسی بێتی هەر ئەوە دەبێ. ئێمە تا ئێستا بەستە پەتێکدا ڕۆیشتوینە. لە بەیانەوە ئەو پەتەش نامێنێ. پیلانێکمان هەیە؟ هەیە. مانەوە لە ژیان. گاڵتە ناکەم. پیلانمان ئەوەیە. چونکە لە بەیانەوە مانەوەی هەومان لە ژیاندا زەحمەتە. دەچینە بێشەڵانی شێرەوە. تەنانەت درەنجیشە. هەمووتان دەبێت چەک هەڵگرن. هەموو کەس. ئازاد. شەرمین. من. هەموو بەجووتە دەردەچین. ئیتر کەس ناتوانێت بەتەنیا ڕزگاری بێ. ئازاد. ژیانی تایبەتی ئەو شتانە لەبیر بکەن. لە بەیانیەوە. قیامەتە. برادران ئەوانەی باوەڕیان بە خوددا هەیە بە دوعا بکەن. ئەوانەش کە باوەڕیان پێی نییە بە هاوڵدەن باوەڕی پێبێنن. بەبێ یارمەتی خوای گەورە ئەستەمە لەم کارە دەربچین. ئەگەر دەرچوین دوای ئەوە یەکسەر دەدەدەدەدەدەد خێرا لێدە خێرا. ئەیر کایە کەنعان. گەیشتینە کۆتایی فیلمەکەوانیە؟ ئینشاڵڵا کۆتاییەکەی خۆش دەبێت. دەی تەپۆ تۆ بێنەوە. ئادەم چۆنی؟ خۆشبی کاکە سوپاس. خێرە کاکە هیچ هەڵەیەکم کردووە؟ لە فایلەکەدا شتی جوانی تێدایە لە هەموو شوێنێک کارت کردووە. ئەو کاری خۆمە. بەڵام لە شوێنێکی دیش کارت کردووە نەنووسراوە. گەوا پاسەوانی. ئێمە بۆ ئەوی بزانین بنچینە چیە تەلەفۆنمان بۆ هاوڕێیەکمان کرد لەوێ. سەرمان سوڵما. لەوێ سەرۆکی پاسەوانەکان بووی. کاکە. بەڵام لە ناویانەکە نا. لە پاسەوانی. دواتر ڕۆژێک ڕێگە و کاتی ئێمە هاتین بۆ ئێرە ئەوێت جێهێشتووە. کاکە. وسبە کوڕە. علی بچکۆڵ ڕێخەری پاسەوانەکانی ئەوێ بووە. قسەت بۆ علی بچکۆڵ و یوسف بردووە. بۆ تێ دوو قسە بکەیت. تەنها دوو ڕستە. کاکە هیچ نییە. بۆیە نەمنووسی و پاسەوانی کردن نابێتە سەرچاوە.
لەبەر هیچ ترم نییە. ڕستەیەکی درێژ و بێسوود. دوا ڕستت ماوە باش بەکاری بێت. کاکە سوێن دەخۆم لە ترسا. کاکە بەڵێ کاکە، بەڵام هیچم نەوتۆ سوێن بەخۆ. قسەی گرنگم نەبردووە، بەس قسەی ئاسایش سەرزارێکی. مە کوڕێکی بچووکم کاکە، لێم گەڕێ بڕۆم تخوا. ئادەم وس بە کوڕە. دیسان ڕستەیەکی درێژ، بەڵام بەبەختی ڕستەکەی من کورتە. ڕاکە کەستر ماوە تەفۆ. شتێکی وا گرنگ نییە، بەڵام لەبەرەوەی وتت لە بنج و بناوانیان بکۆڵەوە، منیش لە هەموو شتێکم کۆڵیەوە کاکە. وەکو چی؟ شتێکی ئاوا شایانی باز نییە، ئەو شتانی کە لە هەموو کەسێکدا بەدی دەکرێت. یانی شتێکی گرنگ نییە. لەکوێیە؟ لەو فایلی ژێرەوە. بڵێ. پێشتر کاگەلی تێگەیشت لەوەی زانیاری خۆی بە هەڵە پێماندا. هەروەها بە دوای دەچووم ماڵەکەشی نادیارە. یانی تاکەشت کە بتوانین لەو کچە شارەزابین تەلەفۆنەکەیەتی کاکە. چاودێریکە. دڵنیای کاکە؟ چاودێریکە. تۆ هێشتا لێرەی؟ ڕاق بوومەتەوە. کاتێ مرۆڤ چەقۆی بەردەکەوێت کەمێک هێز لە دەست دەدا بە شێوەیەکی سروشتی. بۆچی نەمردم؟ بیر لەوە دەکەم و ئاخۆ دەتوانم چ خراپەیەکت بەسەر بێنم؟ ئۆ زۆر. بەڵام خراپترینی چی دەبێ؟ خراپترین شت چیم پێ دەکرێ؟ ئەگەر ئێستا چەقۆیەک دەربێنم دەتوانم لێتی بدەم؟ لێمدا بەس نییە. لەوە خراپتر خۆشەویستانت کێن تا گیانی ئەوان ئازاردەم. کێم هەیە؟ ئەگەر کەسم نەبێ گیانی تۆ ئازار دەدەم لە ناخەوە. یەکەم جار دەتکەم بە بەختەوەرترین پیاوی دنیا، دوایی فڕێت دەدەمە خواری خوارەوە، بنی بیرێک هەرگیز لێ ڕزگار نەبی. قەیناک تۆ لەگەڵم بە دواتر بۆ هەر شوێنێک دەتەوێت فڕێمدا قەبوڵمە. پێت دەڵێم خۆشم دەوێ، دێمە ناو جێگات، دواتریش تۆ دەفرۆشمەوە دوژمنەکانت. قەبوڵمە. لەگەڵ ئەوەش منت خۆش دەوێ؟ جارێترم هەیە ئەیشان، من عاشقی تۆم. وس ناتوانی خۆشت بوێم، ناتوانی بڵێ هەموو شتێک دەبێن، ناتوانی هەموو شتێک قبوڵکەی، شەرم لە خۆت ناکەیتەوە، ناتوانی تۆڵی خۆت لە من وەرگریەوە. تۆ بۆچی لێرە ئەیشان؟ ڕاستە من خراپەم لەگەڵ تۆ کرد، بەڵام عاشقی تۆم. وەک چێ؟ بیبڕەوە. ڕێک وەکو تۆش خراپەت بەرامبەری کرد، بەڵام هێشتا عاشقی عومەری. ڕاستە؟ جا تۆ چی ئەزانی لەبارەی عاشق؟ هیچ شتێک نازانی. بەدبەخت. ئەوەندە دەزانم گەر پێت وایە عشقی من بۆ تۆ هیچ بیانوویەکی نییە، ئەوە عشقی تۆش بۆ عومەر هیچ بیانوویەکی نییە. گەر عشقی من بۆ تۆ شتێکی ترسناک بێ، عشقی تۆش بۆ عومەر شتێکی ترسناکە. هەیوانیە؟ وشت بێدەنگ. لەبەرەوە یەکسەر باوەڕ پێم کرد کاتێ پێم وتی ئەزەل خوشکی تۆی کوشت. لەوانەیە لە ناخت کەمێ ئاسوودەش بوو بێ، بەوەی کەوی شتێکی خراپی کرد. هەردووکمان شتی خراپمان کرد، لەتر یەکسان بووین، وایە؟
بەڵام ئەو نەیکوشت. کەوایە چی لە دواوە دەمێنێ؟ ژنێکی خراپی عاشقی من بە بەردەوامی بیڵێ، ڕاستی بڵێ عاشق بوونی من بۆ تۆ شتێکی قیزەون و ترسناکە، وانە؟ بەڵام عاشق بوونی تۆش بۆ ئەو ئاوا بوو، وانە؟ بەڵام دەتوانی بیوەستێنی. چی کردو تا بیوەستێنم؟ خۆ ئەو هیچی نەکردووە، تەنها دەمەوێت لێم خۆش بێت، دەمەوێت دڵنەوەیم بداتەوە، دەمەوێت تۆڵەی من وەرگێتەوە. من چ جۆرە مرۆڤێکم، چ جۆرە مرۆڤێکم، وازم لە قاتی لێخۆشەکەم هێنا. هەموو شتێ دەکەی بۆ خاتری گەڕانەوەت بۆ لای عومەر دەیکەی کە باوکیشت کوژداوا بوو، فەوتای، بەڵام لە ناختەوە وتتکە بەڵکو خوا بکات لێم خۆش بێ. باوکی خۆم کوشت، لەبەر خاتری ئەو بوو کە من باوکی خۆم کوشت. من چ جۆرە مرۆڤێکم؟ عاشق. وازم لە عاشق هێنا، لە باوکم بەهار، وازم لە هەموو شتێک هێنا تەنها بۆ ئەوەی عومەر لەگەڵ من بێ. من چ جۆرە مرۆڤێکم؟ مرۆڤێکی عاشقی ئەیشان، ڕێک وەکو من. پێشکەمێک یوسف تەلەفۆنی کرد، کاری گرنگی هەبوو، گوتی پەیوەندی دەکەمەوە، بە ئەم جارە وەڵام داتەوە، وتی هەواڵی خۆشم پێیە، با وەڵام داتەوە. ئاسوودە بە چێ لە ئەزەر دەترسی؟ نا، زرام لە خاڵۆ چووە، دوای کەمێک دۆقە لەگەڵ تۆ دەکات. ئەوەی من بزانم خاڵۆ گەر بۆ یاری نەبێ ناچێت عەقڵم لەگەڵمان کار بکات. جەنگیز، با شتێکت بۆ باسکە. خاڵۆ بە مێشکە، بە جەرگە، وەکو شێر وەیە، بەڵام لە کۆتاییدا شێریش هەر دەبێتە نێچیری کەسێک. یەک جار شێر بخەیتە قەفەزەوە، دواتر بە ڕەڵای پێی هەرگیز ناگەڕێتەوە. جەنگیز، ئەوە یەکەم جارم نێتەوە قە لەگەڵ خاڵۆ دەکەم. تێنەگەیشتم. کاتێ ئەوم خستە زیندانەوە پێیان وتم ئەو پیاوە قسە ناکە، ناڕوخێ. منیش لە بەرامبەری دانیشتم و دەستم پێ کرد، دەستم بۆی درێژ کرد. ئەو چی کرد؟ تۆقەی کرد کە دەستی گرتم وەکو منداڵ گیریە. خاڵۆ، ئەو قسانەی ڕۆژانی ڕابردوو پێم وتی. سیر کە خوارزە، یەک جار مرۆڤ بشکێتەوە و دواتر چەند خۆی ماندوو بکات نایەتەوە سەرخۆ. مرۆڤ دوای ئەوەی شکا نایەتەوە سەر پێ. ئەو باس چێ دەکەی؟ کەنان، یوسف، لە مێژە منیان بەزاندووە خوارزە، سەراوژێریان کردو، منیان لە ڕەگەوە دەرهێناوە. تۆ دەڵێ چی خاڵۆ؟ سیر کە خوارزە، بینیوتە کاتێک گەر دەلولدارێک دەسوڕێنێ ئاوا. سیر کە تا ئێستاش هەورەتیش قەڕووناکی دەنێرێ بەرەو ناوەڕاستی دارەکە، شەقی دەکە. ئاوا لە شوێنی خۆی بەجێی دەیڵێ لەسەر خاک، یەکەم جار هێواش، دواتر بە خێرایی بە عەرزیدا دەدا. ئەوانیش ئاوا منیان بە عەرزدادا خوارزە. خاڵۆ، ئەو ڕامی سەقەرەسکیە گەورە و گرانە، دەزانی چەند جار ئەویان بەزاندووە. من هەر کاتێ ویست بێتم سرم هەڵبڕم لێیاندا و سەرەوژێریان کردن. حەقتە خوارزە، تۆ حیسابێکی ترت کردبوو. لەم ناوەدا تۆشم بەکارهێنا، بەڵام باوەڕم پێ بکە. باوەڕ بە خاڵۆت کە بۆ هێز نەبوو، بۆ پارەش نەبوو،
تەنها بۆ ئەمڕۆ و بۆ ئێستا بۆمانەوە لەسەر پێ بۆ ڕاست وەستان خوارزە بۆ ئەمە هەر مرۆڤە و 1001 دەمام کێ کە لە ژێریاندا دوو ڕووی هەیە هەر مرۆڤێک هەم ڕاوچیە هەم نەجیرە هەم بێتاوانە هەم دێوەزمەیە نازانرێ کەی یەکێکیان لەوی تر دەردەچێت سیرکەن چەند جوان بوو هێزەکان یەکتریان گرت هێ ڕامیس چی دەڵێ دوژمنی کۆن دەبێتە دۆست ئامادەکاریەکان دەست پێ بکەن سیرکە نەکەشتی بێهودە بکەی ها نەکەی دووبارە لە ژێرەوە کارێکی نابەجێ بکەیت ئەگەر نا دووبارە دەتخەمەوە زیندان هەر چۆنێک بێ تۆ هاوبەشی بچووکی منی لە ڕاستیدا مەسەلەکە ئەوە نییە کەی بێتاوانی و دێوەزمەیی مرۆڤ لێک جودا دەبێتەوە بەڵکو ئەوەیە داخۆ بڵێ لێک جودا ببنەوە هاوبەشی بچووک ئافەری چی بڵێم دوایە هەموو ساڵە لە کۆتاییدا بووە پیاو باشە ئێستا ئامادەی ببیوە پیاوی من خاڵۆ دەستم درێژ کردووە دەستم درێژ کردووە تۆش تۆقە دەکەی لە ڕاستیدا تۆ پێویستی بە شەق و پێلاقە هەیە ئەوەندەت لێ بدەیت تا لەبەر ئازاری لەشت بکەوی بەڵام من شتی وا ناکەم گلۆپەکان دادەگیرسێنم ئینجا دەستم درێژ دەکەم تۆش تۆقە دەکەی ئێستا گلۆپەکان پێ دەکەم دەستم درێژ دەکەم
با تەواو بێ بیڵێ هەر مەلەت کرد گەیشتە بنی بیر ڕامیز دووبارە ناچار بووی دووبارە ناچاری سەرشۆڕانە تۆقەم لەگەڵ بکەی ها؟ دەزانی لە کاتی گەردەلوولدا چۆن دارەکان شەق دەبن برادەر ئێستا کێ سەرشۆڕە بەڵام ئێمە لەگەڵ تۆ ئاوا قسەمان نەکرد دەزانم درۆت کرد پیلانەکەمان وەک ئەوە نەبوو کەوتمان تۆش بەڵام عەلیت دەویست بیگرەوەش عەلی وەرە بازەکەی دەدەیەوە ڕامیز ئەوە چیت کرد ڕامیز کارەکانت تێکدا تەواو برادر تەواو زمانێک ئێرە ماڵی پیاوی مرد بوو ئێستا کە وا دەبینم ئێرەت پڕ کردووە لە کەسانی تاڵاتجی و چاوشۆڕ برادر ها کاک نەجم زمانی خۆی زۆر قسەت نەدەکرد ئێستا کە دەبینم کەمێ بە بنگەمنگ بوویتە کەوایە بڕۆ قسەیان لەگەڵ بکە بڵێ ئەو ئیستانبولەی کە سەردەمانێک ئەمانەتی ئەوان بوو ئێستاکە ڕامیز قەرەیسکی گەڕاندوویەتەوە بۆ خۆی پێیان بڵێ باشە مردن هەمووتان مردن هەر زۆریش ئەوە تۆ یەکەم زارتە؟ برادر دەستت بە دکتۆر نیشاندا با چارەیەکە ناوکو لێت سەقەت بێ مردن تاسە هەمووتان مردن مردن دەی بیڵێ دەی بڵێ با لە ناو دڵت نەمێنێتەوە مەبەست چێ خاڵەوە تۆ دەتوانی بڕۆ یان نا ئەوە شانیاری بوو هەموم لێ تێک چوە تۆ چۆن توانین هەستیەوە هێشتا چارەسەری بەردەوامە ماسوولکەکانی دەتوانن هەڵیسێنەوە بەڵام بەهێز نەبوونە ئەوە لەکەیەوە دەمێکە چارەسەری باش دەڕوە بەڵام وا پێویستە ئاشکرای نەکەین ئەگەر دەوروبەر باوکم ئاوا بەهێز ببینن یەکسەر گرژ دەبنەوە توخوا باوکە نابی هەستیەوە سەر بێ باشە گەر بەگوێی دکتۆر نەکەی هەموو ماندووبوونمان دەچێتە تەنەکەی زبڵاو تۆ شێری خاڵەوە لە باشە تەواوی دیسان چی بوو؟ هیچ دەزانین بێتامت کردووە؟ بۆ هیچ شتێک ڕووی داوە؟ ئەی باشە پێم نەوتی ئەگەر چەکاتە دەڕێت تۆ شوێنەکە بەجێ بێڵە؟ عەلی نییە مادام گوێ ناگری بۆ قسەت بۆ بکەم خۆ من بەرد نیم لەمە دووە وا دەبم چەکەکە ڕویان لێکترە هێشتا خانم لێ وەستاوە ئەگەر بیان تەخان بەیە ئەگەر ڕویان لە تۆ کرد بەیە ئەو کاتە من گولەم لە هەوا بگرت بە ها بۆ چیرە درێژە بۆ پێ دەکەنی؟ لێرە بۆستە وەرە
هەرچی دەبارەی ئەزەل هەیە سبێنی لەسەر مێزەکەم دەبێت هەرچی هەیە هەموو شتانی شاردوێتیەوە باشە لەمەودا بە شێوەیە کار دەکەی کە ئیتر ژیانی تۆ بەمنەوە بەستراوەتەوە چونکە ئیتر ئاوایە گەر یەکجار لە دەرگایاندا واتە ئەمن و ئاسایشمان تەواو سەلامەتە خاڵۆ پیاوی لە دەرەوە داناوە لە ژوورەوەش دایناوە جلی ئاساییان لەبەرە بەڵام هەر هێرش دەکەن کاکە هێرش ئێمەش بە خۆمان دەمانێت هێرش بکەن تەفۆ باەشی فتوڕە بێ و ئاگری لە مێشتی بەربێ تاوەک دەبنگ بێ وا باشە ئەو ماوەیە تۆ زۆر بەرچاو نەبی کاکە با ماڵێک لێیانەکەمان دروستکەین ئەگەر دوو جار لێ درەمانەی چییە ببوورە نیز ئاجم کردن وەرە کچێ ئەوە دەمویست بڕۆم حەزەکەی دەڵێم بۆ نایە بچینە سەر شەقام پیاسێ بکەین ئەمڕۆ زەحمەتە باشە کەوایە من دەچمەوە بەشینەوە بخۆ بۆ نانی بەیانی تۆ ئامادەی دەکەی باشە کاکە شتێک دڵم بەڵام تخوا تووڕەمە بە کاکە وەڵڵەهی ئەوە زۆر باشە یانی تۆ ئەیشان تووڕەمە بەبەست بەڕای من ئەیشان لە تۆ ناوەشێتەوە کاکە بەهاریش وانە خوا لێی خۆش بێ بەهار زۆر باش بوو وەک فریشتە بوو کچێکیان شێوێک لەگەڵت بوو ئەوی تریان یەک نانی بەیانی ئیشان یەکەم بوو بەهاریش دووەم ئەمە هەردووکیان لەبیر دەباتەوە کاکە تووڕەمە بە دڵم دەی نای خوای لێ بێنە کاکە تەفە بڕۆ تا دەڕۆم ئاوا من لەگەڵ تۆ دەمم دەکرێتەوە کاکە تەفە بڕۆ چاودێری بادە بکە ئێستا دەی چینەوە ماڵێ تۆ بڕە شەرمین با بەیەکەوە بچینەوە چی دەکەی لێرە شەرمین بڕۆ ماڵی ونیەوە دەرێ دیگیانە ئوف بۆ نانی بەیانی دیم باشە باشە نیگەران مەبە باشە خزمەتێکتان نەبوو خوشکە باشە ئێوە ماڵتان نییە ئێمە ئێشگرین خوشکە بۆ پارەستنی تۆ لێرەین ئەو شتتان دەستکەوت قابلە خوشکە وا لە ژوورەوەوانداناوە دەستان خۆش ئالۆ ها تۆفیق من ئێستا گەیشتمەوە ماڵێ لەبەر دەرگا پاسەوانی لێیە پیاوی خاڵۆن چین ئوف باشە هاوار نەکەی هاوار بکەی گەر هاوارکەی دەمری مەکە من نەمەوێ ئیتر من پاک بوومەتەوە خوا مەیکت خۆ مەیکە چی دێ دیکەم مەیکە
دەیکەی بێگومان دەیکەی ئەگەر نا لە شوێنی پادار سزا وەردەگری گوێت لێم بوو جوان شوێنی ڕامیسم بۆ بدۆزەوە تێگەیشتی شوێنی ڕامیس بدۆزە بۆ فەرمو عەلی چیا هیچم وتووە؟ چی دوت؟ خۆ هیچم نەوتووە. لە دەرەوە هەندێک قسە بکەین کەمێک. عەلی سیر کە لێرە کاتێ باوکم لەسەرەوە خەوتبوو تۆ ڕێک لێرە خەریک بوو ماچم کەی چی بوو؟ ئەو عەلی بەغیرەتەی پێشتر لەکوێیە؟ ئەوەتە لێرەیە ئەگە دەرێ جارش ماچ دەکەمەوە. لەبەرەوەی وا دەڵێم تازە ڕۆیشت ڕۆژ گیانە. بەڕاستی؟ بەڕاستی لەگەڵت نایەمە هیچ شوێنێک. تا ئێدەنایی مێە. کاک ئەزەل کەسێک لە دەرەوەی چاوەڕێتە دەیەوێ بتبینێ. ناوی؟ ناوی خۆی نەوت کچێکە بەژن و باڵا درێژ کچێکی جوانە. چی دەکە لێرە؟ ئەگەر لێ ئێمە لەکەی و ئەوین من لەلایەک و تۆ لەلایەکی تر چەند قوربانیماندا چیمان لە دەستدا بەڵام من ئیتر تەواو. ئەوە چییە؟ یاری نوێتە؟ نا باوکمت بە من کوشت واتە یەکسان بووین من بە تۆم کرد و تۆش بە منت کرد تاو باجەکەماندا. چۆنیانی؟ هاتم ئەزەل هەموو شتێکم لەبیر کرد و هاتم بۆستە هیچ شتێک مەڵێ کە باڕەکەتم بینی هاتە مێشکم بە نیشاندانی تێدەگەێنم. کێ لەم شوێنەیە؟ ناوی چییە؟ بۆ چی بووە؟ دەمێ دەستخۆشی لێ بکەم هەموو شتێک ئامادەیە پاکە جوانە سەرنج ڕاکێشە. ئەیشان یەکەم جار ڤۆدکا بەقەدەر تۆتاڵە. سوسێ تیژی تێدەکەم بەڕادەی من تیژە وەک ئاگر. ئاوی تەماتەش بێگومان وەک سەردەمی خۆمان شیرنە. ئاوی لیمۆ ئەمەش ئەو پیاوانە نیشان دەدا کە هاتنە نێوانمان. وەکو کەرعان؟ نا کەنعان بیبەری ڕەشە دەتێنێتە پژمین. ئاوی لیمۆ ڕێک جەنگیزی زیادەیە. ئەوەش جوانترین شتێکە کردومانە جان. دەیتا میکە؟
ئێمەین عاشقە خوێناویەکەی ئێمەیە منیش ئەو عاشقم کە بەبێت تۆ لێرە ناڕۆم ئەزەل من عاشقی تۆم تووڕەییم ئازارم گەورەییم هەموو شتێکم جێهێشت چونکە تەنها عاشقی تۆم ئەو تا پێم وتی عاشقی تۆم من عاشقی تۆ نیم من عاشقی کەسێکتر بووم ئایشە ئەزمەت ئیتر پێویست ناکات ئیتر پێویست ناکەوە کار هەڵبەستی بە ئەوی بەیە کۆ نەبین چونکە سیرکە من خاوەنی عاشقە کۆنەکەمان دەرچوو زۆر درەنگە من عاشقی کەسێکتر بوومە یعنی ئیتر منت خۆش ناوێ باشە کێ ئەو کچە کەسێکە وەکو خۆیەتی کەوایە عاشقی چی ئەوی ئێوەتە پێم وتی کەسێک وەکو خۆیەتی وەک ئەوەی وایە بەو ڕادەیە کە وایە کەمێ بەسەر سامیەکەی بە سووربوونەوەی بە دۆش و خرۆشیەکەی بە قسەکردنە پچە پچڕەکەی کاتی مشەوەش دەبێت کەمێک بەبێ متمانەیەکەی وەک بە جارجار ڕا لە خۆبوونەکەی وەکو مناڵ برسی تازە پێگەیشتن وەکو مرۆڤ هەروها بە چاوەکانی دوو چاوی زۆر جوانی زۆر جوانی سەیری من دەکا ئەیشان عومەر ئەوان هەی پێمان نەبوو یەکتر لە بیر نەکەن تاڵە بەڵام زۆر خۆش بوو ئەیشان چاودێریت کرد چاودێریم کرد دەتەوێت ڕێگری لە من بکەی ها چێوای لێ کردی لەسەر ئەسپ کەوتم چ لە گۆڕێ نییە نا تۆ بڕۆ حاڵی ئەسپەکەش ببینە ئەوە چییە؟ تۆ چیت بەسەر هاتووە کەنعان؟ کەمێ دەنگت نزمکەوە یۆسف لەرینەوە بۆم خراپە تۆ چیت لێ هاتووە؟ کاتێ تۆ لە ئەسپەکە کەوتی ڕاویست دەستی بەسەر تاخمەکە داگرتەوە بازرگانی چەکی تێکدا بێ ئەم لا ئەولا دەستی بەسەر هەموو شەقام داگرتوتەوە بەڵکی وا دەزانن ئیتر ئەو گەڕایەوە ئەو هەستایەوە سەر پێ کەنعان لەسەر کورسیەکەی هەستایەوە سەر پێ وەرەوە هۆش خۆت سەیری حاڵی خۆت کە حاڵی من چیەتی؟ سەیری خۆت کە کەنعان
دەبوو زۆر پێشترە فایلەت دابیان من کەنعان چاوەڕێکی بۆ هەتیوانە بە عەرزدا نادەی چیت بەسەراتوە کەنعان چۆنە ئاوانەرم بووی عاشق بوومە کەنعان جاری ڕابردوو کە عاشق بوو چیت بەسەر هات لەبیری چوو من هەرگیز ئامۆژگاریم نەکردووی برادەر بەڵام ئەم جاریان شتێکت پێ دەڵێم هەندێک پیاو هەن دەتوانن ببن بە هەموو شتێک بەڵام ناتوانن ببنە عاشق ئیتر تۆش لەو پیاوانەی چۆن بتوانم یارمەتیت بدەم تۆ جارێ لە پرۆژۆ پلان شت وابگەڕی یاسا نییە سنوور نییە بڵێ بەڵێ باو جارە سەری هەر هەمویان ببڕی هەمویان بە یەک جار وەکو کۆن وەکو کۆن قەرەشکی کەنان بیرکە کەنان بیرکار تەواو بوو بەرەڵام کەن کۆتایی هات کۆتایی چی تازە دەست پێ دەکەی بەلای کەمی 20 ساڵ لە زیندان پاڵ دەکەوی کازینۆکانت قومارخانەکانت پیاوەکانت هەمووی دانە دانە دەڕوا پێم وتی مەیە بچکۆل وتم دوای من مەکەوە پێم وتی تۆ پیاوی ئەم دنیایە نیت تۆ پیاوی ئەم دنیایە نی ئیتر مناڵەکانیش دەم پیاوە نین جارێ نا بەڵام ڕۆژێک لە ڕۆژنامە هەواڵی مردنێوان دەخوێنێەوە کەنان تۆ برای من بووی هەموو دەکوژرێن جگە لە تۆ ئەوان دەمرن هەمویان بەڵام تۆ دەژی تۆ دەژی ئەمە سزاکەتە وەکەوەی منت ژیان ئێمە هەر سێکمان سێرمانکە بچکۆل سێری خۆمانکە ئیتر مناڵ نیم ئێمە ئەو سەیە زەمانێک ئاوا نەبووین وانیە بچکۆل وایە ئەو کچەت بینیوە ئەوەی پشت پەنجەرەکە گەرە جارە یەک قسەش لەگەڵەوە بکەی گەرە جارە دەستی لێ بدەی سەیری کەی تێگەیشتی چی دەکەی بیکە براکەم چونکە من یەکەم چ قۆمڕاتەکەن بەڵام تۆی کە یەکەم دڵۆ بە خوێن دەڕژێن بەڵام بیڵێ پێش ئەوەی بڕۆی بیڵێ هەرەوەندە بڵێ بچکۆن ئەو حاڵە هەرسێکمان بەسەر خۆمانمان هێناوە زمانێک چیت بە هاوڕەکانت دەوت ئێمە ئەو سێمان بڕە وەرە
ڕاوا بووین بێگومان ئاوا بووین کاکە ڕامیس لەبیرم ماوە کەنعان چۆنە بەگەوە بکەویستت بوو زۆر نایە بوو کەنعانی برام داهاتوێکی باش چاوەڕێمانە بەڵێ بەڵێ وەکو کۆن بەڵێ هاتم بەیانی باش بەیانی باش کێکی سمێتم هێناوە دەست خۆش ئای بە مەڵێ هێنام بڵێ هێنامان من دوای 2 دقەی دیکە دەڕۆم فەرموون ئەزەل گەر ئەمانە خۆت ئامادەت کرد بێ بەیانی یەکسەر دێمە لای تۆ بەدەستی خۆم ئامادەم کردووە مرەبایەکی سروشتیە ئەی پەنیر پەنیرەکەم بڕیوە خوێشتم پێدا کردووە ئەی بۆچی تەماتەکەت نەبڕیوە چونکە تەماتە ها جوانترە سروشتی دیارە وانە مەتبەخ لە کام لایە دێرەوە دەست خۆش بێ زۆر سپاس شوێنە چۆ بەشی ناوخۆی چۆێرە شوێنێکی چۆنە وەڵا کاکە بە ماڵ ناچێ ینی لە ڕووی دەرەوە سێری ئەوێ بکەی وەکو شوێنی ئەشکەنجدانی ئێمە دەچێ بۆ بادە جەلادا مەبەست دەوەیە واناڵێم تۆ وتت بڕۆ باشە سپاس ناچی سێری ئەوێ بکەی نەخێر کاکە شێرەکەی من تۆ بە پێت خۆشە کورە کاکە وتەیەکێ دەڵێ عەشق گومان دەکوژێ گومانیش عەشق چێ توێتی کە قسەی وابوونی نییە باشە پێناچێ هەبێ وتەیەکی ئاوا من ئێستا وتە بە نرخەکان دەخێنمەوە کاکە هەروەها کاکە ئەرێ دەی لێگەڕێ تۆفیق تەلەفۆنەکەیم لە ناو چاکەتێکی دەرێنا هەندێک ژماری لەسەر پەیوەندیان پێوەکراوە بەڵام ناویان دیار نییە دەزانێ ئەو شتە دەیکەین زۆر عیبە بادا چۆنی کچێ ئەگەر دژمنی سەرچیمان ئەو بوو بێ کەنعان کاری باشە تۆ پەیوەندی بکە کولێرەخانە قەرەی دەسفەرموو ها کاکە دوودانە کولێرە بە قیمەمان دەوێە چونکە نانی بەیانیم نەخواردەوە هەروەها ماساوێکی خستیش بۆ لێ دەوڕاکە کاکە زوو خەریکە شەبەکەمان نامێنە زوو کاکە ئێستا ساڵان و حەمام دەردەچێت دیسان تۆی ئالۆ تۆ باش یاری دەکەی یانەوە تا فێڵم لێ دەکەی کە نامگری واتە فێڵ ناکەم سەیەکی جوانە زۆر جوانە ئەو شتەی تۆ شەرمینی سی خوڕت بۆم بە زەردەکە بژی یان نەژی
یعنی چۆن بڕێ دەوەڵامدەوە جەنگۆ با بژێ هێشتا کارمان پێماوە کەوایە ئەو ڕۆژەش دەبینین پێی بابزانی بۆچی سڵای تو کردگەینم پێ بڵێ با لە لێدە و ڕاکە دوو بکەوێتەوە دەی پەیوەندی بکە سیر کە نابی سەوڵە ئەمەدامرێ چەند جارم پێوتی ئەلۆ کەی شتێکتر هەیە پێویستکە بیزانم ئەو ناونیشانی ناو فایلەکەیە ناونیشانی ماڵی عومەر سەیری کە بزانە ڕاستە جانیش لەوەیە کوڕی من فایلی خۆت بە خۆت ناخوێنیەوە جەنگیز ئەو کوڕە هی تۆ نییە هی ئەزەلە بادا تۆ لەگەڵ تۆفێک بڕۆیانەکەمان منێ جەچم بۆ شوێنێ جارە دەوامی من 3 ساعتی ماوە حەز دەکەی منیش دێم لەگەڵتان نابێ بێزار دەبێ هەموو کاتکار منیش دوای دێم وڵات باش جەنگیز دەڵێ بۆ هاتوومەتەوە هاتوومە شتێک بەم و بڕۆم دەچمە لایکێ لای عاشقە سەرەکیەکەم وەمزانی جەنگیزە ئەو لەکوێیە منیش چاوەڕێ ئەو دەکەم کە زانیم پێ دەڵێ باشە ئێوە چاڕوانکەن من پێستە بڕۆم ئەرێ دەکرێت پێم بڵێ عاشقی سەرەکی چێە کوڕەکەم دەچی بۆ لای ئەو گەڕ ڕێگەم بدەی جیاکردنەوەی کوڕ و دایک باش نییە بەداخەوە پاش کەمێک شتێک ڕوودەدا تەقینێکی زەر و غاز لە خانوە کۆنەکان شتێکی یاساییە هەر کەسێک لەو ماڵەدا بێت دەفڕێتە ئاسمان بەڵام تۆ ئابیتکەوە لە زیاتی کوڕ لە دایکی جیا بێتەوە پێکەوە بمرین باشترە دەرم بێنن ئێرە زۆر گەرمە دیکەوە تکایە سەیری ئەو ڕێککەوتە لە هەمان ڕۆژ بەیانەیەکی گەڕە شتاردا هێریشی تیرۆریستی کراوە ڕێک پێش هەڵبژار بێت دواتر لە شوێنێکی تردا دەرمی گەنجێک دەدۆزرێتەوە پیاوی کار جەنگیز زاتای ئەوە دەزانی قەت متمانە بە تۆ نەکردووە لەگەڵ کەنعان چاکە دەکەم ئێستا من کە بەرەو هاوینە هەوارەکەم بەڕێ دەکەوم بەرەو کەشی بەهار و خۆشی لە پیسایی ئێوە ڕزگارم دەبێت دەست خۆش پوری دەستی تۆ خۆش کوڕم گیزارەکەت نێکردەوە دادناوە پورێ لە بیری مەکە جارە دەستی لێ مەدە کە ئێوارە دەهات با پیاوەکەت گیزەرەکە پێ بکە باشە کوڕم سەلامەت بن ئەرێ دەکرێت من بڕۆم هێشتا 1-2 ساعت ماوە بۆ شەفتەکەم ناجارێ دەبێ ئەو کۆکتێلە تاقی بکەینەوە ئەو جارە پلە یەکە ئەوە چیتە؟ هیچ سڵاو
غەزەل خۆش دیارە شەرمین بادە بۆ کوێ چوو؟ نازانم نەمبینی تۆفیق هێرش دەکەنە سەر ئێرە چی؟ دەڵم هێرش دەکەنە سەر ئێرە تۆ لەکوێ دەزانی؟ ئێستا هێرش دەکەن وا پێت دەڵم ئیتر بەیانی مارم کە گەر ئیمڕۆژ مای مارم کە بەیانی پورەمەلی حەست پاس دەکەین کە ڕێگەت پێدام لەگەڵ کوڕەکەم کات بەسەر بەرین جان تۆ لەمە دوایتر خواردنیش دروست دەکەی؟ ئەی چۆن مەمەد هەمیشە کەسێکی ئاوایە زۆر کارامەیە جان پورەمەلیحە لای باپیرە شتێکم دروست کردووە نیشانتان بدەم تۆ بەمە ممتاز دەڵێ باپیرە؟ خۆی ئاوای دەوێ دایکە بڵێ چی جار جار بە قەست پێی دەڵێن باپیرە زۆر تووڕە دەبێ ئەو قسەیە چییە؟ سیر کە مناڵی ئەو زەمانە چی فێربوونە؟ باپیری بە قەستی مەمەد؟ جان جار وا دەکا قەینا ئەها سەیریکە ئەی منداڵێکی هەڵەپاسی ئاوەکە ساردە پورەمەلیحە گەرم نابێ وەستا هات دەستکاریگی زەرەکەی کرد بەڵام وتیان با پیاوەکەت ئێوارە پێیکەم باشە من پێی دەکەم لەکوێیە؟ من پێت نیشادەم بەڵام وتیان با ئێوارە پیاوەکەت پێیکەم بەسە چی بەسە؟ بەسە ئەوەندە درێ بەسە تا ئێرە بەسە تۆش بادە تۆش ها تۆش تۆ دەتەوێت بڵێ چی؟ جەنگیز یوسف یان کەنعان چێە بڵێ ئەو جارەکەمەیان بڵێ سەیری دەوروبەرت کە سەیرم کرد کو هیچ نابینم چییە؟ وەک پیاو سیرکە من لە چی دەخوێنم؟ ها؟ من لە هونەرە جوانەکان دەخوێنم پەیکەرسازم یانی چی؟ ئێرە دەستگای پەیکەر دروستکردنمانە لەگەڵ هاوڕەکانم بێکەوە کڕی دەدەین ئەو پیاوانە چێ بوون؟ ئەوانیش پەیکەرن؟ لە بەرامبەرمان پاچەفرۆشی پەیکەری لێلەوان دەیکڕین چارتر خۆیان دەکەنە ژوورەکەتان؟ نەخێر ئەوان چاویان لە ئێمە و پەیکەرەکانیشمان دەبێت گەر ببینن کەسێک بەنهێنی دێتە ئێرە دێن تا بزانن چێیە تۆ چۆن هاتیە ژوورەوە؟ نەکاکری لە کەشت لە گیرفان دەرهێنابم تۆ بەنهێنی دەی بۆ ئێرە بۆ بەنهێنی من هیچ شتێکی نهێنیم نییە لە ژیاندا تاقیبی منت کردووە عیب نییە تەلەفۆنت کردووە بە تەلەفۆن پەیوەندیت کردووە تەلەفۆنەکەشم
ئەی خوایە تۆ چ دەبەنجێکی پەیوەندیت بە جەنگیزەوە کردووە تۆ لە چێ جەنگیز دەناسی ها بەنهێنی پەیوەندی بە جوولەکەمەوە کردووە پەیوەندیم بە هیچ کەسێکەوە نەکردووە کردوتە من تەلەفۆنم بۆ کەسێکی وا نەکردووە نەمکردووە هەر حەز ناکەم زۆر بە تەلەفۆن قسە بکەم هەمیشە لەناو چاکەتەکەم کەوتووە چاکەتەکەم ئەو ڕۆژە چاکەتەکەی بردم و چوە دەرەوە چێ؟ نا من تۆ نیم خەڵک تاوانبار بکەم شەرمین؟ چۆنزە؟ بادا من هیچ شتێک ناشارمەوە من ئەوم کە لە پێشت وەستاوم نهێنیم هەیە بەڵێ بێگومان بۆ نمونە لە کتێبخانە کتێبێکم دزیوە بێگومانەمە دەشارمەوە کە لە کار دوا دەکەوم دەڵێم نەخۆش بووم هەروەها کاتێ دەستم دەگری سرم دەستوڕێ بەڵام هیچ نادرچێنم لەبەر خاتری تۆ جارجار لە لێدە و ڕاکەدە دەقەسەیری تۆ دەکەم بەڵام تا تۆ نەیبین یەکسەر ڕووم وەردەجێڕم باشم شاردۆتەوانە وە نهێنێکی تریشم هەیە ئەو پیاوەی پێشێستا بەنهێنی هاتە ئێرە و لە هاوڕەکانیدا ئەو پیاوەی گومانم لێ دەکا و دەڵێ منت فرۆشتە تۆ دوژمنەکانم منی جێل ماوەیە کە عاشقی بوومە و خۆشم دەوێت هەر ئەوەندە ئەزەل ئێرە دوژمنی لێ نییە لە بەرامبەرتدا کچێکی سادە هەیە ئەو شتانەی کە گوێل لێبوو هەر ئەوەندە نهێنیەکانی ئەو کچەیە ئێستاش بێ زەحمەت دەچیتە دەرەوە بادا تکایە دەچیتە دەرەوە ئەو دوگمێ بسوڕێنم بەڵێ گەورم ئەو قسەیە لەکوێ فێر بکوڕە باشە بۆ پێ نەبوو گوازارش بیکوژێنەوە پێکەوە ئەزەل بایڕاکتار یان بڵێم ئەمەر ئۆچار چی دەوێ ئەیر نۆرەی تۆشتێ کەمت چاوەڕێکە چاوەڕێ دەکەم لە کاتی چاوەڕوانیدا بە هەندێک زانیاریت پێ بدەم لە لێدەوڕاکە ڕووداوێکی لێدەوڕاکە ڕوویدا بەیانی لە ڕۆژنامە دەیخوێنیەوە شتێکی تریش جەنگیز هەیە ئەویش خۆی کوشت لە ناو دارستانی بەلگرادا کەوتووە بەڵام لە هەمووی گرنگتر لە ماڵی باوکت ڕووداوێکی دڵتەزیێن ڕوویدا دایکت دواتر کوڕە تەریەکەت ژنە چورچ لە غەرەکەت بە هەوا داچوون لێرەدا چوانەیەک فێر دەبین هەر کات دەستم درێژ کرد تۆ دەبێ بە سەرشۆڕی تۆقە بکەی ئەوە بەڕامیز بڵێ پێویست ناکە بۆ خۆت پێ بڵێ ئەگەر هاتوو لەم لێدانە ڕزگارت بوو چی؟ پێشەوە تۆپین خاڵۆ بەڵام ئەو سەگیان هێشتا نەمردووە باویەتی حەز دەکەی ئەمرکە خاڵۆ زیاتر درێژی مەکەوە خوارزە من جارێکی تر ئەو دەستە ناگوشم
کێچی دەڵێ بابیڵێ خوارزە تۆڵە شتێکی خۆشە خۆشە سێکەوە دووەم جارە گۆڕم پێ لە درێ ها بە گوێرەی توانە کارەکەی تۆم جێبەجێ کرد گلەی ناکەم نەبوو داوە چوانێک فێر بووین قەت نەکەی کە متمانە بە جەنگیزکەی وەرە هەلو ئەزال واز بێنە جارێک گوێ ئەمە بگرە یوسف پیاوی ناردە ماڵی ئێوە بەڵێ بۆ دایک و ئەوان بۆ جان ئەوێ دەتەخێنەوە بەرەو لێ دۆڕاکەشی ناردووە ئێستا لەکوێیە بەرەو هاوینە هاوارەکەی دەچێت لە ساری ئێستا لە ڕێگای بڕۆن لە ڕێگا دایانگرن ئەزال پێم وتی پەلە بکە دوایی سوپاس دەکەی بە ئەوانە چارەسەرکەین نابێ لەقا لە جەنگیز ئەتای بدەیت نابێ هەڕەشا لە جەنگیز ئەتای بکەیت بۆ مزمانەشی پێ نەکەیت ئەگەر نا هەڵدەستێتەوە و پەیوەندی بە ئەزەری هاوڕێکەوە دەکا کە نەیهێش دەگەی بەرکەوێ هەمان تەڵەش بۆ تۆ دادەنێتەوە دەی ئەو بێبەختانە بەڕێکە علی تەواو تەواو ئەی ماڵی ئێمە کەسێکم نات بۆ ئەوێ نیگەران مەبە لە دەرەوە چاوەڕێ دەکات من خاڵۆ دەبم باشە با چاوەڕێکە تاوەکو من دێ ئەی لێ دەوڕاکە خاڵۆ سوات چاکەکانی خۆی نار تو جای بمێنەوە با پیاوەکان لە دەرەوە چاوەڕێکەن شەرمی پێویستە تۆ بڕۆی لە هەر شوە بن ئێستا برادەران دێنەوە ئەو جارە ناچارمەوە نا ئیتر ناڕۆم ئیتر ناڕۆم خۆت بزانی ئەزال کارێکی قشتمان کردووە وانێ کوڕە نازانم بادا نەمدەزانی تو هونەرە جوانەکانت تەواو کردووە من لە یەکەم نیگاوە عاشقێک چێک بوومە جگەلەوە هیچ شتێکتر نازانم ئەویش بۆ خۆی هەر هیچ من بۆ شتانەی کە تۆ باست کرد گەورە نەبوومە من لە زیندان گەورە بووم فێر بوومە بزانم پیاوێک چەقۆی پێ یان نا دەزانم وەکو دێوەزمەیە گیاری قومار بکەم ئەوە فێر بوومە کە گومان تاکە ڕاستیە فێری ئەوە بوومە فێری ئەو بوومە وێنە هەر کەسێک بینم گومانی لێ بکەم بادا پیاوێکی گەورەگران لە بەرامبەر دەبینیوانە لە هەموو یارێک دەنجی ئەو دێ بەڵام من فێری ئەو شتانە بوومە کە تۆ وتت مێشتی من فێری ئەوە نەبوو بەبێ گومانکردن دەست ناودەستی کەسێک بنێ و ڕێ بکە نازانم بڵم بەیانی چاوم بە خۆشەویستەکەم دەکەوێت مێشتی من ناتوانێت بەبێ هەزاران پێچپەنا بیر بکاتەوە لە خراپی خۆم نییە نازانم
نازانم کەسێکم خۆش بێ و ئەوە بمێنمەوە. تۆ وتت من عاشقی تۆ بوومە، منیش هەروام، منیش عاشقتم، بەڵام نازانم چۆن بووە. بادە تکایە فێرم کە. دەبمە قوتابێکی زۆر باش، فێرم کە چۆن تۆم خۆش بێ. لە هەر شتێک زیاتر ئەوەم دەوێت، بەڵام نازانم ئیتر چی بکەم، نازانم. تۆ هیچ شتێک نازانی ها؟ پێش هەموو شتێ پێویستە فێر بیت چۆن لە ناوەڕاستی شەقامەوە بە دەنگی گەورە قسە نەکەی. باش، بێدەنگ دواتر لە باوەشم بگرە. هەر ئەوەندە. بسمە شوێنێک. زوو بڵێ گاڵتەم کرد. لەگەڵم دەی؟ ئەرێ وتم نامەوێ، پەشیمانم، بڕۆ. ئەرێ چ دەوێ ها؟ تۆ منت ناوێ؟ بەڵام من هەندێک مەرجم هەیە. هەرەوە مابوو. چییە؟ باش گوێم لێ دەگری. نابێ لەمە دوار بە قسەی خۆت بکەوی یەکسەر بتەقیەوە. ڕازیم، بەڵام تۆش دەبێ بە نەرمی قسە بکەی، نابێ ئەمرم لەسەر بکەی. ڕازیم. ها نابێ باوکت بزانێ. ڕازیم، نابێ. ئەو باوکمە، خۆم نا، بەڵام گەر پرسی پێی دەڵێم. نامێ بزانێ. مادام ڕازی نیم. ئایای باشە، ئێوە ئەگەر خاڵۆ شتێک تێنەگا بێگومان دەپرسێ. سیرکە با یەکەم جار بڕیار بدەین. چی بڵێم؟ ئێجی هەیە ئەوەی پێ بڵێ؟ زۆر باشە. دەڵێم خاڵ خۆشەویست، هەر بەو ئاسانە من بۆ کچەکەت سوتاوم، لە ڕاستیش داوانیم. نامەوێت هیچ لێ بشارمەوە. هەرچێکی کردبێ و چۆتە نامێشیمنەوە. بەڵام چۆن دەری بێنم هیچ ڕێگەکم نەدۆزیەوە. وەڵام من هیچم نەکردووە، هیچ. تۆبە هیچ سەرنجی بڕانەتشەوە بۆ خۆی واویست، بەڵام منیش بۆی لێدرام. ئەگەر لێ دوورکەومەوە نابێ لە نزیکەوەش دەبمە خاک خۆڵ بووی. ئیدی هەر چۆنێک بێ بە شێوەیەک لە شێوەکان عاشقی. هۆپ ئەرێوەندە بەس نییە؟ شتێکی تریش هەیە. بەهار لە هەموو ژیانم بەس ئەوم خۆشویست. ئەگەر چی ئێستا شتێکی نامەوێ پێ دەڵێم، بەڵام من تا ئێستاش ئەو کچەم خۆش دەوێت. من هێشتا ئەو کچەم هەر وەک یەکەم ڕۆژ خۆش دەوێت خاڵۆ. لە بیری دەکەم یان نازانم، بەڵام کچی تۆ هات و پێیوتم بۆ ئەوە هاتم ئەوت لە بیر ببەمەوە. وتی قەینا خۆشت بوێ، بۆی ئەو کچەی تۆ
بەو قسەیە دەمی داخست و دڵی کردمەوە. نازانم شایەنم یان نا. نازانم. بەڵام ئەگەر ڕێگەم پێ بدەی من ئیتر دەمەوێ کچەکەی تۆ لە باوەش بگرم. خاڵۆ دوامەرجم بەهارت خۆش بوێ، بەڵام من لە شوێنی ئەو دامەنێ. کەوتەوە سەلما سیرکە باش تۆ چۆنی برادران چاویان لە تۆیە؟ باشن لەگەڵم ئەگەر چی چاویان لێمە من زۆر بیری تۆ دەکەم ڕامیس. منیش بیری تۆ دەکەم. یەکجار خۆشم دەوێ یەک ساتیش ڕوود لە بەرچاوم لا ناچێ. ئەیمن وا دەزانم دەمرم، هەموو ڕۆژێ دەمرم، هەموو ڕۆژێ. دەڵێن کە ئایجی بەسەرهات ئەو ڕامیسە گەورە و گرانە. تۆ بڵێ ڕۆژێک دەرچم و هەموو شتەکان بگەڕێنمەوە. مەیگەڕێنەوە. تەنانەت یەکێک ساتیشم پێ ناگەڕێتەوە. هەندێک کتێبی خۆتم بۆ بێنە، هەروەها خەیاڵەکانیشت. ڕامیس زۆر نیگەرانی تۆم. تەنانەت خەیاڵشم لە تۆ قەدەغەیە. دەترسم ئەگەر ڕووی منت لێبیت کرد. دەڵێم هەموو شتێک دەبێ، دەمرم دەمێنمەوە، بەڵام لە بیرکردن هەرگیز هەرگیز. ئەفسانەکان جوانن، بەڵام هیچ کەس بە یەک ڕۆژ لەبیر ناکات. کەس بە ڕۆژێک ناگۆڕێت. هیچ کەس ناتوانێت لە ژیانیدا تا هەمیشە ئاشقی دێوەزمەیەک بێت. هەموو کەسێک دوو ڕووی هەیە، بەڵام هیچ کەس لە پڕ ئاشقی هەردوو ڕووەکە نابێت.
ئەگەر تۆی دووڕوو ئاشقی قارەمانێک بوو بیت کاتێ ئەو قارەمانە ئاشقی کەسێکی تر دەبێ ئەوە ئەو دێوەزمەی لە ناختدایە بە دیار دەکەوێ و دێتە مەیدانەوە